لەبارەی ڕۆڵی قەتەر و هەوڵ بۆ بوونی ئاگربەستێکی درێژخایەن یان ئاگربەستێک کە بەردەوام بێت گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر غازی فەیساڵ حوسێن بەڕێوەبەری سەنتەری عراقی بۆ لێکۆڵینە استراتیژیەکان لە عەمانی پایتەختی ئوردنەوە لەگەڵماندا. دکتۆر سڵاو لێ بێم کاتت باش. دکتۆر جارێ دەمێ بزانم قەتەر دەوڵەتێکی هێندە بچووک ئەم هەموو توانات دیبلۆماسی لەکوێ هێناوە کە زۆر کاتە بێتە نێوەنگیر زۆر کات شەڕی زۆر گەورە ڕائەگرێت. بەڵێ بەدڵنیاییەوە قەتەر وەکو وڵاتێکی بچووک لەسەر ئاستی جوگرافیای خۆی بەڵام لە ڕاستیدا پەیوەندی زۆر فراوانی هەیە و هەروەها هەژمونێکی زۆر باشی لە پەیوەندەکاندا هەیە چ لەگەڵ وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یاخود وڵاتانی ئەوروپا و یەکێتی ئەوروپا و هەروەها لەگەڵ میسر کە بە هەمان شێوە پەیوەندی گرنگی هەیە لەگەڵ ئیسرائیل و مۆساد دەستگای هەواڵگەری ئیسرائیل. لە ئەمان شێوە قەتەر پەیوەندی لەگەڵ سەرۆکی دەستگای هەواڵگەری ئیسرائیل هەیە و هەروەها لەگەڵ وەزارەتی دەرەوەی ئیسرائیل و وەزیری دەرەوە لەو ماوەیەشدا بینیومانە کە قەتەر ساڵانە 3 ملیۆن دۆلار لە ڕێگەی ئیسرائیلەوە پێشکەشی غەزە دەکات. ئەم پارەیە لە ڕێگەی باڵوێزی خۆیەوە دەگوازێتەوە. ئەو ناوچەیە قەتەر گرنگی بە پەیوەندیەکانی خۆی داوە لەگەڵ مقاومەی ئیسلامی بە تایبەتی لەگەڵ حەماس. چەندین سەرکردەی حەماس لە قەتەر دەژین و ژیان بەسەر دەبن و هەروەها گرنگیشی داوە لەگەڵ بەو ڕەوت و بزوتنەوە ئیسلامیانەی کە لە ناوچەکەدا هەبوون وەکو تاڵبان و بزوتنەوەکانی دیکە. قەتەر دەتوانێت ڕۆڵی نێوەنگیرێکی زۆر گرنگ بجێڕێت لە نێوان ئەم هێزانەی کە لە قەتەر کۆبوونەوە لەگەڵ وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەمەش پێویستی تەنیا بەکاتەوە لەگەڵ ئیسرائیل لەگەڵ ئەمریکاش بۆ بەڕێوەبردنی قەیرانەکان. ئەگەر بە بیرتان بێت ساڵی 2006 لە نێوان ئیسرائیل و لوبنان شەڕ هەبوو بە هەمان شێوە قەتەر ڕۆڵێکی زۆر باشی بینی لەو نێوەندەدا بە هەماهەنگیکردن لەگەڵ ئیسرائیل و حیزبوڵای لوبنانی و هەروەها حکوومەتی لوبنانی و هەروەها کۆمکاری عەرەبی لە یەک کاتدا بۆ ئەوەی بتوانن قەیرانەکە هێور بکەنەوە و ئاگربەستێکی مرۆیی یاخود ئاگربەستی یەکجارەکی ڕابگەێنن کەواتە قەتەر دەتوانێت سەرڕای بسووکی قەبارەکەی بەڵام بەهۆی ئەو توانە دیبلۆماسی هەیەتی بەهۆی ئەو توانای هەیەتی بۆ گەیاندنی زانیاریەکان لە نێوان لایەنە بەیەکداچووەکاندا دەتوانێت ڕۆڵێکی باش ببینێت. واتە وەکو سەرۆکی مۆساد کە لەگەڵ قەتەر گفتوگۆ دەکات لە بەرامبەر ئەم بابەتە سەبارەت بە گۆڕینەوەی دیلەکان و زیندانیەکان و مەرجەکان. ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ قەتەر بۆ ئەوەی زانیاریەکان بگوازێتەوە ڕۆڵێکی باش بگێڕێت و ئەو زانیاریانە بۆ سەرکردە سیاسەکانی حەماس ببات و هەماهەنگی لەگەڵ میسر بکات کە میسریش بە هەمان شێوە پەیوەندی لەگەڵ حەماس و هێزە سیاسەکانی دیکەی فەڵەستین هەیە لە ڕێکخراوی ئازادکردنی فەڵەستین و دەسەڵاتدارەتی فەڵەستین. بۆیە دەکرێت ئەو وڵاتانە ڕۆڵێکی زۆر باش بگێڕن بۆ گفتوگۆکردن و وەستانی شەڕی غەزە. ئێمە ئەمڕۆ لە بەردەم بیرۆکەی درێژکردنەوەی ئاگربەستی غەزە داین. هەرچەندە کاتیە بەڵام دەکرێت درێژ بکرێتەوە لە 4 ڕۆژەوە بۆ 10 ڕۆژ ئیسرائیل لەسەر ئەم شتە رازی بووە. بەڵێ دکتۆر ئێستا حەماس داواکە بۆ 4 ڕۆژێکی دیکە درێژ بکرێتەوە و داوای لە نێوەندیرەکان کرۆ کە میسر و قەتەرن هەوڵ بۆ بەدەن کە ئاگربەستەکە درێژ بکرێتەوە. پێتان وایە ئیسرائیل رازی بێت کە جارێکی دیکە درێژ بکرێتەوە؟ بەدڵنیاییەوە پێم وایە هەموو ئاماژەکان و لێدوانەکانی ئیسرائیل ئەوەمان پێ دەڵێن کە لەلایەن سەرۆکوەزیران ناتەنیاهۆ دەرکراوە و هەروەها لەلایەن سەرکردەکان دیکەشەوە هەر ڕۆژێک ئەگەر بێت و دیل لەلایەن حەماسەوە بدرێن ئەوانیش 30 زیندانی ئیسرائیلی فەڵەستینی ببورن ئازاد دەکرێن لە زیندانەکانی ئیسرائیل. کەواتە لە بنەڕەتدا ئیسرائیل دەیەوێت چارەسەرێک بدۆزێتەوە بۆ ئازادکردنی دیلەکانی خۆی چونکە ئەمە بۆ ئەوان پرسێکی گەورەیە. تەنانەت هێرشەکان بەردەوام بن، هێرشی فڕۆکە جەنگەکان و بردومانەکان بەردەوامیش بندایانەوەی ئەم کێشەیە چارەسەر بکەن وەکو لە لێدوانەکان ناتانیاهۆ و وەزیری بەرگری ئیسرائیل بینیمان. ئێستا هەر هیچ نەبێ بەرگریەکی ئەمنی
مەزن نییە کە ببێتە مای مەترسی لەسەر دیلەکان بە هەمان شێوەش لە غەزە دەکرێت ئەم گفتوگویانە ئەم گۆڕینەوەی لە نێوان زیندانی و دیلەکان لایەکان بەرەو ئەو ئاراستەیە بەبات کە ململالیان لە نێواندا هەیە حەماس و ئیسرائیل بە دیاریکراوی بۆ ئەوەی کە دەرچەیەک بدۆزنەوە بابەتەکە کۆتایی پێ بهێنن ڕەنگە بەوە بێت کە حەماس لە دیمەنەکە بکشێتەوە یاخود بەوە بێت کە حەماس جارێکی دیکە بگەڕێتەوە نێو زودنەوەی ئازادکردن یاخود ڕێکخراوی ئازادکردنی فەڵەستین لە هەر بارێکدا بێت ئێمە لە بەرەدەم گۆڕانکاری سەربازی و سیاسی گەورە داین لە غەزە بە دیاریکراوی فەڵەستین و بە تایبەتی لەوەی کە پەیوەندی بە دەسەڵاتی فەڵەستینەوە هەیە پێویستە غەزە جارێکی دیکە لە ڕووی جوگرافیای نەخشەیەوە بگەڕێتەوە سەر فەڵەستین و بە پێی ئەو بڕیارەی کە زەوی لە بەرامبەر ئاشتی بووە و هەروەها پێویستە غەزە و هەروەها قودسی ڕۆژهەڵات و کەناری خۆرئاوا جارێکی دیکە دابڕێژێنەوە و هەمویان بگەڕێنەوە سەر فەڵەستین و لاشەی یا سیاسی فەڵەستین لە ڕێی هەڵبژاردنەوە دووبارە دابڕێژێتەوە دەسەڵات بۆ فەڵەستین بگەڕێتەوە ئەمە دەکرێت ئەوە بێت کە ڕێکەوتنی لەسەر بکرێت لە نێوان هێزە سیاسیەکانی فەڵەستین و ئیرادەی گەلی فەڵەستین. دکتۆر زۆر باس لە چارەسەری دوو دەوڵەت دەکرێت چ بۆ ئیسرائیل چ بۆ فەڵەستین بەڵام ئێستا پێم وایە بۆ چونێکی جیاوازەیە لە لای وڵاتانی عەرەبی لەبارەی سنوور وڵاتانی نێودەوڵەتیش هەمان بۆ چونیان هەیە کە چارەسەری دوو دەوڵەت گرفتەکە چارەسەرەکات بەڵام ئەوەش بینرێت هیچ وڵاتێک هیچ دەوڵەتێک لە دنیا هەوڵێکی جدی بۆ ئەمە نادەن بۆ بەڵێ بەدڵنیاییەوە چارەسەری دوو دەوڵەت وڵاتانی عەرەبی لەسەری ڕێککەوتون لە لووتکەی عەرەبی لە بەیروت کاتێکس لەوێ سازدرا لە ساڵی 2001 و بەر لەوەش کە پێی دەگوترێت زەوی لە بەردەم ئاشتی و هەروەها مادەی 224 و هەروەها گەڕانەوە بۆ سنووری ساڵی 1967 پێنجی حوزەیرانی ئەو ساڵە و گەڕانەوە بۆ 4 حوزەیرانیش بە هەمانشە ئەمە بابەتێکی زۆر گرانە ڕاسترەوی توندڕە و لە ئیسرائیل ئەم بیرۆکەیە ڕەت دەکاتەوە ئەم پێشنیازە بە تەواوی ڕەت دەکاتەوە تەواوی هەڵبژارنەکانی پەیوەست بەم بابەتەوە ڕەت دەکاتەوە تەنانەت بژاردەی ئاشتی بەرامبەر زەویش ڕەت دەکاتەوە بەوەی کە وڵاتێکی فەڵەستینی لە تەک وڵاتێکی ئیسرائیلی هەبێت کەواتە وڵاتانی عەرەبی کۆکن لەسەر ئەم بڕیارە بە هەمان شێوە ئێستا سەرۆک بایدن و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر لە جارێک لێدوانی ئەوەی داوە کە پێویستە زامنی سەلامەتی ئیسرائیل بکرێ فەڵەستینیش بە هەمان شێوە زامن بکرێ لە هەمان کاتژدا سەرۆک بایدن بانگەشەی ئەوەی کرد و داوای کرد کە وڵاتێکی سربەخۆی فەڵەستینی هەبێت کە خاوەنی شکۆی خۆی بێت بۆ ئەوەی زامنی گەشەپێدانی ئاشتی و ئاسایشی ناوچەکە بکرێت سەرۆکی میسر بە هەمان شێوە داوای وڵاتێکی فەڵەستینی کرد بەڵام گوتی پێویستە چەکیان پێ نەبێت بۆ ئەوەی ئەم باردۆخی ئێستا هەیە جارێکی دیکە دووبارە نەبێتەوە بەهانە بەدەست ڕاستڕەوی توندڕەوی ئیسرائیلی نەمێنێت کەواتە چوون بەرەو وڵاتێکی فەڵەستینی خاوەن شکۆی خۆی و گەڕانەوە بۆ بڕیارای کە پێشتر دەرکراوە و ئەو بڕیارەی کە لە کۆنگرەی مەدرید بۆ ئاشتی دەرکراوە لە ساڵی 1992 بە بەشداری سەرۆکی ئەمریکا و هەروەها سەرۆک گۆرباچۆڤی سەرۆکی یەکێتی سۆڤیەت و تەواوی ئەو سەرکردانەی لەو کاتە بەشداریان کرد لە سەرکردەکانی عەرەب سووریا مەسەر فەڵەستین ئەبو عەمار و چوین بۆ ئۆسلۆش و هەروەها چوین بۆ غەزەش لەو کاتەدا بەڵام بەداخەوە چەند لایەنێکی ڕاستڕەوی توندڕە و لە ئیسرائیل هەبوون ئەم شتیان ڕەت کردەوە و بژاردەکانی پەیوەست بە ئاشتیان ڕەت کردەوە. بەڵێ بەڕێز دکتۆر غازی فەیسەڵ حوسێن بەڕێوەبەری سنتەری عراقی بۆ لێکۆڵینەوە استراتیژیەکان لە ئەممانی پایتەختی ئوردنەوە لەگەڵماندا سوپاس بۆ ئێوە دکتۆر.